هەروەها لە دوای ڕاپەڕینیشەوە هیچ ناوەندێکی حکومی و ناحکومی بایەخی تایبەتی بە ئامادەکردنی بیبلۆگرافیان نەداوە. لە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان پرۆژەیەکی گەورەی ڕۆشنبیری ڕاگەیەنرا، پرۆژەی بیبلۆگرافیا کە پێکهاتووە لە کتێبی کورد و کوردستان. یەکێکی ترە لەو پرۆژە گرنگانەی بواری ڕۆشنبیری کە مێژووی نزیکەی سەدەیەکی هەموو قۆناغەکانی کوردی تێدا کۆکراوەتەوە. لە مەراسیمی ڕاگەیاندنی پرۆژەکەدا لێکۆڵەر و ئامادەکاری پرۆژەکە ڕایگەیاند کتێبەکە هەموو مێژووی کوردی لە نێوان ساڵانی 1920 بۆ 2010 لە دووتێی 5206 لاپەڕەدا لەخۆ گرتووە و بۆ ئەمە سوود لە 5680 کتێب و سەرچاوەی مێژووی وەرگیراوە. پرۆژێ زۆر بەلایانی کراوە، ینی من هەرچی سەرچاوە هەیە بۆ نمونە لەو قۆناغە مێژوویە سەختانەی کە بەسەر مێژووی کووردە هاتووە کە پارت و گروپە سیاسیەکان یان ڕێکخراوەکان لە دژی یەکتریشتیان بڵاو کردوتەوە، هەموو ئەو دۆکومنتانەوەی دەستم کەوت بێت بڵاوم کردوتەوە لە ناو بیبلۆگرافیەکەیە دامناوە. بەڕاستی هیچ چاوپۆشیم لە هیچ سەرچاوێک نەکردو بە مەرجێک دەستم کەوت بێ. ئەم پرۆژەیە من نزیکی 10 تا 12 ساڵە خەریکیم لە ڕووی دارایی کەسێک هاوکاری نەکردووم. دوجار ئێمە هانامان بۆ خاتووی ئیبراهیم ئەحمەد برد کە وەک چۆن پشتگیری زۆر پرۆژەی تری کردەوە، زۆر پرۆژەی هەیە ڕەنگە لەمەی ئێمەش بایەخدارتر بوو بێت ئەو پشتگیری کردووە و لە پشتی کالیسەوە ئیشی لەسەر کردو و تێچوو خەرجیەکانی دابین کردووە. بە هەمان شێوە هاتە سەرم پرۆژەی ئێمەش و خەرجی پرۆژەکەی دابین کرد. لێکۆڵەر و ئامادەکاری پرۆژەی بیبلۆگرافیا باس لەوەش دەکات بەنیازن پرۆژەکە فراوانتر بکەن بۆ ئەوەی نووسەران و خوێنەرانی کورد لە سەرتاسەری دنیادا سوود لە پرۆژەکە ببینن. قۆناغی دووەمەوەیە کە ئەم بە دیجیتال بکەین، ینی بۆ نمونە لێکۆڵەرێک خوێنەرێک لە ئەوروپای یا لە ئەمریکای لە هەر شوێنێکی دنیا چۆن بتوانێت کەڵک لەم کتێبە وەربگرێ، بە تەمایەوە ئین داتابیسێکی بۆ دروست بکەین کە هەموو ئەم زانیاریانە کە لە ناو داتابیسەکەەوە. ئەو نووسەر و ڕۆشنبیرانەش کە ئامادەی ڕاگەیاندنی پرۆژەکە بوون بەبایەخەوە لە پرۆژەکە دەڕوان و ڕایانگەیاند. پرۆژەکە دەبێتە هەنگاوێکی گرنگ لە بواری ڕۆشنبیری و ئەدەبی کوردیدا. ئەمە شایستەی ڕێزە و شایستەی تەقدیرە و شایستەوەیە کە ئێمە بۆ پەڕی ڕێزەوە تەماشا کارەکەی بکەین و هەوڵ دەین کە پشتیوانی بکەن و دەستگەکانی تری حکوومەت کە ئەم کارە تەواو بکرێت، چونکە ئەم کارێکە بەردەوام لە سازکردن و لە تەکمیلکردنایە. هیچ کەسێک لە ڕاستیە بەقەدەر نووسەر و لێکۆڵیاران بایەخی بیۆگرافیایشی وا نازانن، چونکە بەتابەتی بۆ کتێبخانەی کوردی کە ینی پەرت و بڵاوە پێم وایە ئەمە وەکو حەدەس وەکو ڕووداوێکی ڕووناکبیری گەورە پێویستە سەیری بکرێت. لە مەراسیمی ڕاگەیاندنی پرۆژەی بیبلۆگرافیاکەدا لەسەر ئاستی هەموو ناوچەکانی کوردستان کتێبی کورد و کوردستان پێشکەش بە 12 کتێبخانە و ناوەندی ڕۆشنبیری کرا، لە نێویاندا کتێبخانەی سەرۆک مامجەلال و دەستگای میدیایی کورسات. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.